بەناو یادی خوا سلااو لە هاوڕانە ئازیزان هیوام لەر شوێنە بن ساق و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. بەڕێزان دیسانەوە منی هاتوومەین لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت، لە پێیجی فێسبووکی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت. بۆ بەڕێزانەکە یەکەم جارە و چەنێلەیە بینن، لێرە چەنێلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێتە کە من هاتوومەین هەفتانە 4 ڤیدیۆ لە ڕێگە و چەنێلەوە بڵاوەکەمەوە کە ئێواتوانن بێ بەرامبەر درەوە ئەلکترۆنیەکان وهروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە. چەنێلەکە سابسکرایب بکەن، زەنگولەی تەنشی چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێک ئەمە ڤیدیۆیەک ئاپلۆدەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتیوب لە ڕێی نوتیفیکیشنەوە ئێوەی ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکان ببینن. ئازیزان ئەمڕۆ ئەموێ لەم ڤیدیۆدا وەڵامی چەند پرسیاری ئێوە بمەوە بۆ ئەوەی لە بواری کریپتۆ و هەروەها لە بواری ئەو وێبسایتانەی کە ڕۆژانە سوودتان ئەدەتێ بتوان بە جوانی بەڕسی یاخود تحقیقی ئەو جۆرە دراوانە بکەن کە چۆن دراوەکان بکڕن و هەروەها زۆر کەس لە ئێوە کامنتی بوو من ئەنووسی لە یوتیوب کە من باسی بوو نمونە دراوێک بکەم. بەڕێزانم لەم ڤیدیۆیدا زانیاری گشتی بۆ ئێوە دەخەمە ڕوو بۆ ئەوەی بە خۆتان معلوماتان بچتە سەرەوە، زانیاریتان بچتە سەرەوە و بزانن کە چۆن دراوەکان بکڕن. لە چەند ڤیدیۆکان بۆ ئێوە ئەم بابەتەم وژاندیتەوە، بەڵام ئەم ڤیدیۆ زۆر گرینگە تکایە تا کوتایی بینەری ئەم ڤیدیۆی بن بۆ ئەوەی بە خۆتان بزانن کە چه دراوێک باشە بۆ کڕین و هەروەها چه دراوێکیش خراپە بۆ کڕین بۆ ئەوەی معلوماتی گشتیتان بدەمێ. چونکە من پێم ناکرێ ئازیزان نزیکەی 20-40,000 دراوی ئەلکترۆنی هەیە. ئەگەر بێت و من لەسەر هەموو دراوەکان بە پێ کامنتەکانی ئێوە بێت من لەسەر هەموو دراوەکان ڤیدیۆ دروست بکەم نزیکەی 30-40 ساڵی ئەوێ کە بەڕاستی تەمەنێکی زۆرە هاوڕێن. بەڵام ئەم ڤیدیۆیە زۆر گرینگە بۆ ئەوەی تا کوتای سەیری ڤیدیۆەکەی بکەن بۆ ئەوەی بە خۆتان فێر ببن کە چۆن دراوەکان ئەوانەی کە باشن بکڕن بۆ ئەوەی لە ئایندەدا بۆ ئێوە سوودی هەبێ و هەروەها ئەو وێبسایتانەی کە بەڕاستی دێن سەرمایەتان نەدەتێ یاخود لە ماوەی 24 کاتژمێرە 2 ئەوەندەتان نەدەتێ یاخود لە ماوەی مانگێکە 150 سوودتان نەدەتێ کە زۆربەیان بە تڕۆن ئەم کارە ئەنجامەدرێ. بۆ ئێوە شەرحەکەم بۆ ئەوەی خوا نەخواستە سبەی زەرەرمەند نەبن. بەڵێ ئازیزان هەروەکو گوتم ئەم ڤیدیۆە لە دوو بابەتە پێکاتوە. بابەتی یەکەم بۆ ئەوەی کە ئێوە چۆن بتوانن ئەو دراوانە بناسنەوە بکڕن کە بەڕاستی لە ئایندەدا سوودی بۆ ئێوە هەبێ. با بچینانەوە کۆین مارکێتکە بوو نمونە بەڕێزانم لێرانە نمونەکی دینمەوە دۆچکۆین بۆ ئەوەی زیاتر بۆ ئێوە ڕۆم ببێتەوە. گرنگترین شت ئازیزان چه ئەو دراوانەی کە تازە دێنە ناو کریپتۆکارنسی یاخود چه ئەو دراوانەی کە ماوەیەکی زۆرە هاتینە ناو بورسی جیهانی کریپتۆکارنسی. تەنها ئێوە چەند خاڵێکەیە ئەگەر جێبەجێ بکەن بەڕاستی ئێوە هیچ کاتێ زەرەر ناکەن، سەرکەوتوو دەبن. یەکەم شت کە گرینگە ئازیزان نرخی دراوەکە واتە چۆن نەک ئەوەی کە دراوەکە چەند سفر بێ. زۆر گرینگە هەر دراوێک ئەگەر بینیتان لە ماوەیەکی کورت بۆ نمونە لە 1 سنتەوە چۆ بە $10 یاخود $20 یاخود لە $20ەوە هاتەوە 1 سنت یاخود 2 سنت 100% بزانن ئەوە دراوەکی بیزنسیە و کلاواتە. بەڕێزان ئاگاتان لێبیت بەڕێزانم لەوانەیە لە ڤیدیۆ تێچووکە دراوەکە بزنسیە سوودتان بداتێ و ماوەیەکی چەند مانگێک قازانج بکەن لەو دراوەی، بەڵام لەو بینەی چەند هزار کەسی تر لە بین نەچێ چکە ئەوانەی کە بەڕاستی دێنە ناو بازاڕی کریپتۆکارنسی و هیچ معلوماتێکیان نییە ئەو دراوانەی کە زوو دێنە سەرەوە و زووش دێنە خوارەوە 100% بزانن کە ئەو دراوانە سکەمن. ئێستا دۆچکۆین 1,500,000 کەس ئەم دراوان لە واچلیستی خوان هەیە. یەکەم شت کە ئێوە تحقیقی بکەن واچلیستم. دووەم شت ڕەنکە کە زۆر گرنگ نییە، شەرت نییە دراو هەیە ڕەنکی ئێستا 6,000شە بەڵام دراوەکی باشە، بەڵام پێویستە ئەو شتانە بزانن و لە هەمووی گرنگتر بەڕێزانم مارکێت کەپە. مارکێت کەپی هەر دراوێک ئەبی دیار بێ. ئەگەر هەر دراوێک بوو نمونە چه تازەبی چه قەدیمیش بێ مارکێت کەپی نەبێ واتە لێرانە مارکێت کەپی گشتی و هەروەها مارکێت کەپی ڕۆژانەی دیار نەبێ 100% بزانن کە ئەو دراوە سکەمە و نابێت ئێوە داخلی دراوەکان ببن. من نمونەی دۆچکۆین بۆ ئێوە هینایتمەوە بۆ ئەوەی
باشتر تێبگەن. بۆ نمونە لێرانە ئێستا دۆچکۆین 15 میلیارد دلار مارکت کەپی گشتی ئەم دراوەیە و هەروەها 405 میلیۆن دلار مارکت کەپی ڕۆژانەیە. هەموو کەس دەزانێت کە ئەم دراوە بەڕاستی دراوەکی سەرکەوتووە و هیچ کاتێ زەرەر ناکەیت لە کڕینی ئەم دراوە. و هەروەها شتێکی تر کە زۆر گرینگە لێرانە مارکت لە بەشی لە ناو کوین مارکت کەپی مارکت بۆ ئەوەی بزانن کە لە ناوچە ئەکسچێنجێک بەڕاستی ئەو ئەکسچێنجانەی کە باشن و معروفن لە جیهانە کام دراوانە لە چه ئەکسچێنجێک لیز بووە. بەڵام هەروەکو گوتم گرنگترین شت مارکت کەپە. تەبی مارکت کەپی هەر دراوەکەوە بزانن بەڕاستی مارکت کەپی هەیە و بۆ ئەوەی سبەی بفروشی دراوەکە پارەی لە ناو مارکت کەپەکەی هەبێ و بتوانین دراوەکە بفروشێ. و سێم شت کە زۆر گرنگە بەڕێزانم لێرانە لە بەشی ئەکسپلۆر کاتێکریک لەسەر ئەکسپلۆری یەکەیت بەشی هۆڵدێرە کە بچنە ناو هۆڵدێرەکانی و کە لە چەند ڤیددیۆم باسی هۆڵدێر و تووکەنسوزی ئەم دراوانم کردووە و بچەند دراوەکەش تەحقیق بکەن کە چەند لە سەتا تووکەنسوزی کردووە. ئەوە زۆر گرنگە ئەو سێ چوار خاڵەی لەبیر نەکەم بوو کڕینی هەر دراوێک چه دراوەکە نوێبی چه قەدیمیش بێ. و هەروەها بەشێکی تری گرنگ ئازیزان بەشی کۆمونیتیە. کۆمونیتی واتە کەیوە بچنە ناو تویتێری ئەم دراوە و هەموو ڕۆژێ تحقیقی دراوەکە بکەن چکە کۆمونیتی زۆر گرنگە بەڕێزانم چونکە هەروەکو گوتم ماڵپەڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی تویتر ئەو دراوانەی کە بەڕاستی باشن و نرخیان بەرزە بێتەوە کۆمونیتیان زۆر بەقووەتە واتە ڕێکلامێکی باش بوانەکرێ لە تویتێرە کەمە لە چەندین ڤیددیۆ چوومە ناو بەشی کۆمونیتی و بۆ ئێوە شەرحم کردووە پێویست ناکە دیسانەوە بچمە ناو کۆمونیتی و بزانن کە چەند فالوێری هەیە ئەم دراوە لە تویتر کە لە هەمووی گرنگتر تویتێرە چونکە هەر دراوێک کە لە ناو خەلکانی خۆشەویست بوو 100% بزانن کە دراوەکە بەڕاستی سوودێکی بوو خەلکانێک دەبێت و بەشی کۆمونیتی شێواتوانن بچن و تحقیقی بکەن کە گرنگترین شتەوەیە کە زۆر فالوێری هەبێ بۆ نمونە لە 100,000 زیاتر فالوێری هەبێ 100% بزانن باشە. ئەمە بە کۆی گشتی ئەم سێ چوار خاڵەی کە بۆ ئێوان باس کرد پێویستە لە هەموو دراوەکان تحقیقی ئەو سێ چوار خاڵەی بکەن. ئەو 4-5 خاڵەی کە بۆ ئێوە شەرحم کرا هاوڕان بەڕاستی زۆر گرنگە کە بۆ هەر دراوێک ئێوە بە خۆتان تحقیقی بکەن چکە هەروەکو لە بیداتی ویددیۆکەم گوت من ناتوانم بچم 20,000 ڤیددیۆ لەسەر هەموو دراوەکان دروست بکەم کە ئەوە بەڕاستی کاتێکی زۆریەوەی 40-50 ساڵیەوەی تا من بتوانم ئەو هەموو ڤیددیۆی دروست بکەم. ئەو 4-5 خاڵەی بەڕاستی زۆر باشە کە ئێوە بزانن بۆ ئەوەی لە هەموو دراوەکان سەرکەوتوو بن. و هەروەها بەڕێزانم ئێستا لە ئینترنێتە هەروەکوە چنە ناو گوگلی زۆر وێبسایت هەیە لە ماوەی 24 کاتژمێرە ئەوەندە قازانجتان نەدەتێ بەڕێزمە و شتەی مەکەن بەخوای 100,000 ئەمە ئەسکەمە و درۆوە. بۆ نمونە ئێستا زۆر وێبسایت هاتینە بە نسبەت تڕۆن کە لە ماوەی 24 کاتژمێرە سەرمەیاتان ئەوەندە ئەبێ بڕواتان ئەبێ هاوڕێن ئەوە تەجروبەی 4 ساڵەی منە. من زۆر لەم وێبسایتانە بینیوم و زەرەریشم کردووە قەدیم. من تەجروبەی خۆم بۆ ئێوە شەرحەکەم داخلی ئەو جورە وێبسایتانە نەبن چونکە ئەو پەڕی یەک هەفتە ئەم وێبسایتانە کارەکەن ئەمە شێوەی پانزی پێرن واتە پارەی لە تو وەرەگری لە ماوەی 24 کاتژمێرە بۆەوەی دووقاتت بدەتێ ئەچی پارەی ئەو کەسەیە دەتێ کە پێشتر لە تو نانووسین کردووە پارەکەیە دەتێ ئەو کەسانەی کە نوێن دێن لەو وێبسایتانە باشاریەکەن بەڕاستی ئەوانەی کە ئاخیری دێن لە ماوەی هەفتەیەکە پارەیان سەرمەیان هەموو لەبەی نەچێ کە شێوەی پانزیە. من یەکشت بەیوارم باشە چه شەریکەیەک چه دەوڵەتێک چه بانکێک هەیە کە لە ماوەی 24 کاتژمێرە دوو ئەوەندە سوودتان بداتێ نییە. ئەم شتە نییە هاوڕێن تکایە داخلی ئەو جورە وێبسایتانە نەبن کە بە تایبەتیارەکو گوتم تڕۆن ئێستا وێبسایتی تڕۆن زۆر بووە کە دوو ئەوەندە قازانجتان نەدەتێ. و هەروەها چەندین وێبسایتی تر هەیە کە بوو نمونە مانگانە 150-6 سوودتان نەدەتێ. بڕواتان هەبێ هاوڕێن من هەتاکو ئێستا نەمتوانیوەوە جورعەتم نەبووە کە بوو ئێوە ئەم جۆرە وێبسایتانە بڵاو بکەمەوە چونکە بەڕاستی شتێکی زۆر مەسئولیەتێکی زۆریەوێ کە خوا نەخواستە سبەی من بێم وێبسایتێکی سەرمایە گوزاری بۆ ئێوە بڵاو بکەمەوە و پارەتان لەبین بچێ. بەڕاستی ئەو شتانە مەکەن ئازیزان ئەگەر شتێکی باش و 100% هەبوو دڵنیا بن لە ڕێی ئەو چەنێلەوە من بۆ ئێوە بڵاوەکەمەوە بۆ ئەوەی هەموو خەڵکی کوردستان قازانج بکەن. بەڵێ ئازیزان ببورن کە ڤیددیۆکەم کەمێک درێژ کردەوە بەڵام ئەم ڤیددیۆ زۆر پێویست بوو چونکە جوابی هەموو کامنتەکانی ئێوەم داوە کە
دین و جیر ویدیو کان انویسن که من باسی چه دراویک بکم هر وکو گوتم دراوکان گلک زورن ناکره من لسر همو دراوکان ویدیو دروست بکم بەڵام ئەگەر تا کۆتایی ئەم ڤیدیوات بینی بێ دڵنیا بە تۆ سەرکەوتو دەبیت و بە خۆت ئەتوانی بچی ئەو دراوانەی کە باشن بەڕاستی بکڕیت و لە داهاتوودا قازانجی و سوودێکی بۆ تۆ هەبێت هەر ڕەخنە کامنت پرسیارێک هەبوو لەژێر ڤیدیۆ لە چەنەلی یوتیوب بووم بنووسن من بە چاوان جوابتان دەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر بار و بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ